بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوام لذاتی پاکی پەروەردگار ئەم مانگی ڕەمەزانە کاتەمایی خێر و خۆشی و ڕەحمەت و بەزەی خۆی بەسەر هەموو موسڵمانان و بەسەر هەموو گۆی ئینسانیەتە بیبارێنێ. سوپاسی خوا ئەکەین کە ڕەمەزانێکی تر دەرفەتی داین کە پێکەوە بین بە زمانی بە ڕۆژوە و لە ڕۆژگارانێکی زۆر ئاڵۆز و جەنجاڵە ئێمە بتوانین دینداری و تاعەتی خۆمان بکەین. ئەمە فەضڵێکی زۆر گەورەی ڕەب العالەمین و سوپاسێکی زۆر گەورەی گەرەکە. بەڕێزانم، یەکێک لەو پیاوە زۆر گەورانەی کە کۆمەڵی کتێبی زۆر گەورەی لە خزمەتی قورئانە نووسیوە بریتێ لە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ. سەید قوتب ساڵی 1905 میلادی لەدایک بووە و 1965 وەفاتی کردووە، واتە 6 ساڵ تەمەنی کردووە کە مناڵ بووە. لە عمری 8 ساڵی دەستی کردووە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و لە 11 هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە، واتە لە ماوەی 3 ساڵە هەموو قورئانی لەبەر کردووە و لە خزمەت قورئانە گەورە بووە. لە لادەیەکی دوورەوە یەتە ناوشار و سەرەتای ژیانی بە ئەدەبیاتی عەرەبی دەست پێ ئەکات و دواتر ئەدەبیات لە خزمەتی قورئان و دواتر لە ڕووی فکریشەوە لە سۆنگەی ئیخوانە خۆی ئەبینێتەوە و دواتریش هەندێک ڕەئی هەیە لەسەر ئەوەی کە تەنزیمێکی تایبەتی خۆی هەوێ بە ناوی تەنزیمی 65ەوە کە جیابوو بێتەوە لە ئیخوان، بەڵام شتەکان ثابت نین ئەوانەی کە لەسەری باسەکرێ. گرنگ ئەوەیە ئەم پیاوە شاکارێکی زۆر گەورەی لە خزمەتی قورئانە بۆ ئێمە بەجێ هێشتووە. کتێبێکی بە ناوی فی ظلال القورئان لە تەفسیری قورئان و لە جەسێبەری قورئانە لە 6 مجەلدە. کتێبی هەیە بە ناوی معالم في الطريق المستقبل لهذا الدين و کتێبی تری زۆر نووسیوە. ئەو کتێبانەی زۆر مەبەسمە ئەوانن کە لە خزمەتی قورئانن کە بریتیە لە التصویر الفنی في القرآن الكريم کە شاکارێکی زۆر گەورەیە و مەشاهد القيامة في القرآن الكريم. دیارە سەید قوتب لە مەقولەیەکی خۆی لە مقدمەی مەشاهد القيامة في القرآن الكريم ئەفەرمێ ئومەتی ئیسلامی بۆ هەستانەوەی جارێکی تر و ڕوبەڕووبوونەوەی هەموو جیهان پێویستی بە مەکتەبەی قورئان هەیە. ئەفەرمێ چەند جوهدێکم کردووە و هەندێکی تریش بەڕێوەیە لە خزمەت مەکتەبەی قورئانە. ئەفەرمێ باسی نموذەجی ئینسانێکی قورئانی ئەەکەم، باسی منطقی وجدانی ئەەکەم لە قورئانە، باسی قسە و داستانەکان ئەەکەم، مقارنەیەک لە بینی قورئان و تەوراتە، باسی ئەسالیبی عەرضی فەنی لە قورئانی پیرۆزە. ئەفەرمێ زۆر لەم کتێبانە ئەگەر خوا عومریدا ئەیان نووسم، دیارە زۆرێکیان خوای گەورە عومری پێ عەتا نەکرد کە بیان نووسم. ئەم کتێبەی کە ئێستا لە بەردەستی منایە بریتیە لە کتێبی مەشاهد القيامة في القرآن الكريم کە سەید نووسیوێتی مەشهەدەکانی قیامەت هەر هەمووی باسەکە. تەرتیبەکەشی بە تەرتیبی نزولی قورئان دەست پێ ئەکا. سەرەتاکە سوورەتی ئیقرا هاتووە، دووهەمین سوورەت مەسەن سوورەتی نون هاتووە، لە سوورەتی نونە کەمێک باسی قیامەت کراوە و باسێکی ئەکا و تەسویرێکی فەنی دروستەکە. پێش ئەوەی بچ بە خزمەت کتێبەکە ئەمە بە کورتی سەرنجتان ڕاکێشم کە لە مەناهیجی مفەسیرینە ئەو کەسانەی کە ئیبداعیان کردووە لە تەفسیرا زۆر کەمن. زۆرێک ئەوانەی تەفسیری قورئان نەکردووە شتەکانیان دووبارە کردوێتەوە. مبدعەکانی تەفسیر یەکەمین دانیان بە ئیمامی تەبەری حسابەکرێ کە ئیمامی تەبەری یەکەمین کەسێکە پێش 1300 ساڵێک لەمەوبەر هات تەفسیرێکی نووسی، تەفسیر بە مەئثوور. ئەگەر تەفسیری تەبەری ئینسان سیرکە ئەبینێ هەر بابەتێ لەو بابەتانەی کە ئیمان باسی ئەکا سەنەدێکی بۆ باسەکە
لە فڵان کەسەوە فڵان کەس لە فڵان کەسەوە ئەوی تر لە فڵان کەسەوە ئەم حەدیثە گێڕاوەتەوە بۆ من و دایەنێ کە ئەمە پێوترێ ئیبداعێکی زۆر گەورە بوو پێوترێ ئەبوو تەفسیر بە ئیمامی تەبەری چوە کەس پێش ئەو تەفسیری بۆ کەیفێتەوە بۆ چەشتە نەنووسی بوو یەکێکتر لەوانەی بە مبدعیندا ئەندێ ئیمامی بەغەویە کە هات سەنەدی حەزف کرد هات هەموو سەنەدەکانی لابرد لە مقدمەی کتێبەکەی خۆیە فەرمووی من ئەگەر بڵێم ئیبن عەباس ئەمە سەنەدەکەمە لە هەموو کتێبەکەمە تا ئەخیر ئەگەر بڵێم ئیبن مەسعود ئەمە سەنەدی منە ئەگەر هەمووی بۆ شێوازە واتە تیکراری ئەو هەموو ناوەی نەکردەوە کورت و پوختی کردەوە ئەوە شەربەیەکێک لە مبدعین لە خزمەتی قورئانی پیرۆزە دائەنرێ یەکێکتر لە مبدعینی معاصرین بریتیە لە سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ ئەو چی کردووە لە تەفسیرە کە بە مبدع حسابەکرێ ئەفەرمێ کاتێک کە مناڵ بووم دایکم قورئانی پێ ئەوتم لە خزمەتی قورئانم ئەخوێن هەر شتێکی دایکم بۆ باسەکردنم ڕەسمەکەی ئەهاتە پێش چاوم طبعا مناڵ طبیعەتی ئەوەیە چیرۆکێکی بۆ گێڕیتەوە لە ناو چیرۆکەکە ئەچێتە ناو چیرۆکەکەەوە خۆی لەگەڵیا ژیان بەسەر ئەبە طبعا ئێستا ئەگەر دیقەتان دابێ مناڵ لە دوو مانگیەوە تەلەڤیزیۆن یەکسەر تەئسیری لێ ئەکا بۆ چونکە سوورەکان ئەبینێ مناڵ سوورە بەلایەوە زۆر گرنگە من خۆم مناڵ بووم کاتێک کە باسی بەهەشتم بۆ ئەکرا بەبیرمە لە مزگەوتی سیروان لە مزگەوتی سەلاح الدین کە باسی بەهەشتیان ئەکرد یان و میوەکان ئاوا نزیکە بێتەوە ڕێک ئاهاتە پێش چای خۆم میوەکان نزیکە بێتەوە ئەفەرمێ کاتێک کە لە خزمەت دایکمە ئەم ئاەتانەی بۆ باسە کردم و ئەم خوێند هەستم ئەکرد لە ناو بەهەشتا ئەژیم هەستم ئەکرد لە ناو جەهەنەما ئەژیم هەستە هەموو تەسویرەکانی قورئانە هاتە زیهنم ئەفەرمێ بیرم کردەوە کاتێ تەفسیری قورئان بنووسم ئەبێت تەفسیرێ بنووسم بە دڵی ئەصحاب چۆن لە تەفسیری قورئان تێگەیشتون ئەفەرمێ ئەصحاب لەبەرەوەی طەبیعەتیان فیترەتیان وەکو فیترەتی مناڵ پاک بوو تەسویری قورئان ئەهاتە پێش چاویان بۆیە قەرارمدا تەفسیری قورئان بە تەسویری فەنی بنووسم واتە هەموو لەحظەیەک هەر ئاەتێک لە ئاەتەکان سیرکەم ئەو ئاەتە بهێنمە پێش چاوی خۆم سەیری بکەم و ئینجا وردەوە دەبینووسم ئەم مەشاهیدی قیامەشی بە هەمان چەشن نووسیوە ئەمڕۆ لە خزمەتان ناچینە سەر یەکێک لە مەشهەدەکان ئاەتێکی پیرۆز لە سوورەتی مزەممیلە دیارە سێهەمین سوورەت لە قورئانی پیرۆز کە هێتە خوارەوە سوورەتی مزەممیلە کە ئەمرەکە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسێک کە خۆت پێچاو و هەڵسەرەوە و خەریکی کاروباری دەعوە و بانگەواز بە دواتر ئەفەرمێ وەصبر على ما يقولون طبعا عەقیدەی ئیسلامی بە هیچ شێوازێک جیاواز نییە لەگەڵ تەواوی دینە لە هەموو سوچێکی دینە کە تۆ دەستی بۆ ئەبێ عەقیدەی ئیسلامی ئەبینی ئیمان بە ئاخرەتە ئەبینی ئەفەرمێ سەبر بگرە بەرامبەر ئەو قسانەی کە ئیکەن کافران دوو قسەیان ئەکرد قسەیەکیان بەرامبەر بەخوا ئەکرد و شەریکیان بۆ قەرار ئەدا قسەیە بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیانوت ئەمە ساحیرە ئەمە جادوگەرە کە بەلایەوە زۆر ناڕەحەت بووە فەرمێ وەصبر على ما يقولون ئارام گرە وهجرهم هجرا جميلا هجر لە زمانی عەرەبیە بە معنای دوورکەوتنەوە دێ بە معنای پشتێکردنیش دێت لێرە ئەفەرمێ وەهجرهم هجرا جميلا واتە لێیان دوورکەوەرەوە پشتیان تێکە بەڵام هجرا جميلا هەجرێکی جوان وها ناتۆ بەرابەری ئەوان بکەی بێدەنگەی لەسەر کە بۆیە زۆرێک لە مفەسیرەکان فەرموویان ئەم هەجر لێرە هەجری جەمیل بە معنای ئەوەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەی ئەو قسانە ئەکەن ئازارت ئەدەن تۆ جوابیان مەدەرەوە وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا وذرني يعني ليم قري رب العالمين فرمي أي بيغمري خوا صلى الله عليه وسلم كاتك أم قصان أكن تونا رحد أبي ليه قربوا من والمكذبين منو أوان مكذبة كان ليه قري طبعا والمكذبين اللي راهن دق المفسرين فرمانا واوك واي بمعنى معي ومفعول معه هو يعني ليه قري من لقل أوانا لەگەڵ ئەو مکەذیبانە ئەوانەی کە دین بەدرۆ ئەخەنەوە ئولی النەعمەتی خاوەنی ئەنواع نیعەم خاوەنی ئەنواع نیعمەت کە پێم بەخشیون ومەهلهم قەلیلا کەمێک مۆڵەتیان بدەرێ چونکە هەر ئەو کەمە مۆڵەتەیە کە پێیان ئەدەی لە ژیانە ژیان بەسەر ئەبن ئیتر ئەمبرن و کۆتاییان پێدێ کە مردن یەنەوە بەردەسی من
سەرەتای ئەم مەشهەدە بێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵی چەند ناڕەحەتە چەند بە ئازارە رب العالمین ئەمری پێەکە ئەی خۆشەویست پشتیان تێکە و لێگەڕێ من و ئەوان نیعمەتی زۆرم پێداون و شانازی بە نیعمەتەکانیان ئەکەن دەلێیان گەڕێ وەمەهلهم قەلیلە کەمێ مۆڵەتیان بدەرێ مهلەیان بدەرێ چونکە ئینە لەدەینە ئەنکالە وەجەحیمە ئەمانە هەر ئەوەنە مردن کۆمەڵێ قەیدی بەستنەوەی زۆر ئەستوری گەورە ئەنکال بە معنای ئەوە دێ ئەمانم بۆ حازر کردوون باش جەڕیان ئەدەم و ئەیان بەسمەوە هەر ئەوەنەی مردن و دواتریش وەجەحیمە ئاگری بە شدەتی جەهەنەمم بۆ ئامادەکردون و لەوێ حساب و کتابیان لەگەڵا ئەکە کەوابوو لەم مەشهەدەوە کە سیر ئەەکەی ئینە لەدەینە ئەنکالە وەجەحیمە تۆ مەشهەدێکی ناو جەهەنەم ڕاستەوخۆ یەتە پێش چاوت یان لە ناو گۆڕەکەیە ئەم کەسە بەسراوەتەوە تند کراوە قایم کراوە و لە ناو جەحیم و لە ناو ئاگرا لەبەرەوەی ئەمانەی زۆر شانازیان کردوە بە نیعمەتە و پەلاماری نیعمەتیان داوە خوا ئەفەرمێ وەطعاما ذا غوصة ئەمان لێرە هەر خەریکی ئەوەن نیعمەتەکان ئەخۆن لەوێ نیعمەتێک لە بەرامبەرا کە ئەی خۆن و بۆیان دانراوە طعاما ذا غوصة طبعا یەکێ لە نیعمەتە زۆر گەورەکانی رب العالمین بەسەر ئینسانەوە ئەوەیە تیکەکان کە ئێمە ئەی خۆین لە قوڕگمانەچێتە خوارەوە خۆ ئەگەر ئینسان ئەم تیکەیە خواردی لە دەمیا بوەسێتەوە یا لە قوڕگیا وشک بێ تەواو کۆتایی بە حیاتی تۆیە ناڕەحەتترین کاتەکانی ئینسان ئەوەیە کە شتێک ئەپەڕێتە قوڕگی و گیرە خوا بەدەستیەوە ئەفەرمێ وەطعاما ذا غوصة ذا غوصة یعنی ئەچەقێ بە ناو قوڕگیا ناو بە هیچ شێوازێ ناچێتە خوارەوە ئەوەندە وشکە ئەوەندە دڕکاویە لە قوڕگیانە ڕائەگیرێ ئەوەندە ناڕەحەتە و عەذابا ئەلیما ئازار ئەگەیەنێ بە جەرگیان عذابێکی زۆر بە شدەتیان ئەداتێک کاتێک ئەم خواردنە ئەخۆن ئەمە چ کاتێک ئەمە ڕوو ئەدا ئایا ڕاستەوخۆ لە دنیا ئەمە ئەبینن نا ڕۆژێک یەتە پێشەوە ئەمانە چین ئەم مرۆڤانە کە خۆیان ئاوا شانازی بە خۆیانەکەن و بە چوار نیعمەتەوەکەن کە خۆم پێم داون لە بەرامبەرە بەو شێوازە عەقەبیان ئەدەم یەومە تەرجوف الأرض والجبال ڕۆژێک یەتە پێشەوە زەوی حەرەکە و جوڵەی خۆیەکە کێوەکانیش ئەلەرزن ئەم زیلزالەی کە لە زەوی ڕوو ئەدا وەکانەت الجبال کەثیبا مەهیلە ئەو کێوە گەورە گەورانە ئەیبێنی وەکو لمێک چۆن لە بێنە پێش شاوی خۆتان لە گەڵابەیەکەوە لمێک کە ئەکرێتە خوارەوە نەرم نەرمێتە خوارەوە وەڵێ ئاوە ئەڕوە ئەفەرمێ کێوەکان ئاوا وەکو لم ئەهێنمە خوارەوە ئەیان بم مەهیلەن ئەو معنایە هەیە یعنی سائلەن كأنما چۆن ئاو سائلە و ئەڕوە ئاوا ئەڕوە هەندێک لە مفەسرین فەرمویانە ئەلەو ڕۆژەیە کێوەکان بەو گەورەی خۆیان وەکو تۆزیان لێ تۆز وتكون الجبال كالعهن المنفوش لا آياتك أفرمي وكو توز بر بلاو أبنو أو كيو جورة برجع أو رجل ناقري أو برجع أجرن ولا برامبر أم بيغمبر أو أكن إن أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم بيغمبرك من بناردون شاهد بسر إيوه كما أرسلنا إلى فرعون رسولا هرشون بيغمبرك من نارد ولا فرعون فعصى فرعون الرسول كشي فرعون برامبر أم بيغمبر عصياني كردو سر بيشي كرد بيغمبرك الشاهد بسر إيوه فأخذناه أخذا وبيلا دي أو فرعون چند صلاة دار بولا سر زويا إما زور بس سختي أو ما نقرت وبيلا لربا معناه سختي وقرسية زور بقرسي وبزحمت عقوبة من دا وقرت بان أي إيوتشين كهيج دا صلاة يكتاني أو فرعون أو نبدا صلاة بو أيو أنا ربكم الأعلى أو أبو شواز الزليل ما نقرت أي إيوة بتمايتشين أتانا يتشيبكن كاتك عصياني أم بيغمبر أكن عليه الصلاة والسلام فكيف تتقون شون خوتان أبارزن أجر هاتو كفرانتان كرت إن كفرتم بيتواني أم بيغمبر وستانوا شون تحملك شون خوتان أبارزن للروجة يوم يجعل الولدان شيبا روجك أو اندسخت منالك بتشوك بير أكات يجعل الولدان شيبا أو اندسخت السماء منفطر به أو اندسخت أو رجاء بهوي سختي رجاك وأسمان شقبه
السماء منفطر به يعني بسبب هذا اليوم ها أكبو رج أجرته يعني أو آسمان بو جوري خوي أو ندرجك الزحمة شون من الله بيرك آسمان الشق أبا أكبت خوارو كان وعده مفعولا أو وعدي خوايا وهريت دي أم آية بيروزك باسي كد إن هذه تذكرة أما تذكرة يبو بيرخصنا ويبو فمن شاء اتخذ إلى ربه سبيلا هر كسيك أيوات ديبا رجو رباز رب العالمين بقريبوي لم زحمتيا لم نراحتيا رزقاري لم آية بيروزا كتشاوكان أنوقيني سيري الزبيو كيوكان أكي هبرونا بن نامن تواجدي النامن ابن الطوز وبربادك ون كتشاوكان أنوقيني سيركي أو آسمان قوري الشق أبا للروجكي أو أن سخته مناڵێکی ساوا پیر ئەبێ ئەی تۆ ئەمە وعدی خوایە و هەریەتە دی ئەی تۆ چی بۆ کردو بۆ ئەم ڕۆژە طبعاً ئاەتە مەکیەکان زۆر تەئسیان لەسەر پەروەردەی ئینسان هەیە ئینسان لە چی عسیان ئەکات و ئەگەڕێتەوە تەسەووری چی ئەکا لە مەسەلەی عسیانە دیقەت بدە ڕەب العالەمین ئەم ئاەتانە باسی چی ئەکا زەوید بۆ ئەکا کێوەکانت بۆ ئەکا ئاسمانە بۆ ئەکا لەناو ئینسانە نمونەت بووە تۆ فیرعەون موشریکینی قوڕەیش هەمویان فەوتان ئەی تۆی ئینسان بەتەمای چی بەچی غەڕایی ئەکەیت و بەچی سەرپێچی خوا ئەکەی جەل جەلالوه بۆیە سەید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەم تەسویری فەنیە ئەفەرمێ مەشهەدی ئەمەی کە خوای گەورە ئەیهێنێتە پێش چاو ئەم سوورەتە زۆر زەحمەت و ئەم هەول و زەحمەتە ئەیهێنێتە پێش چاوت کە ئاسمان تایە شەق ببات و زەوی تایە بجوڵێت و کێوەکان تیا بنە تۆز و مناڵ تیا ببێتە پیر و ئەفەرمێ ئەمە سوورەتێکە لە زیهنی تۆیە دروسی ئەکا ئەیهێنێ لە زیهنی تۆیە وجدانی تۆ ئەجوڵێنێ چۆن زەوی حەرەکەیتی ئەکە ئاوە حەرەکەکەوتە ناخی تۆ بەخوا ئەمە وعدی مەفعولی خوایە و هیچ گومانێکی تیان نییە مەفەڕ نییە لەو ڕۆژە دەی بزانە چۆن ڕێبازی خوا ئەگریت و چۆن دەست ئەگری بە دینی ڕەب العالەمینەوە فمن شاء اتخذ إلى ربه سبيلا دەی کێ ئەیەوێ ڕزگاری بێ لەم ڕۆژە و تەذکیرەی ئەم ڕۆژە بکات و تێبگا دەبا ڕێبازی ڕەب العالەمین بگرێ ئەفەرمێ ئەلێرەوە حرەکەی موسڵمان دروست ئەبێ تێ ئەگا ڕێبازی ئەم ڕێبازێکە تەنها بۆ ئێرە نییە پێشچاوی ڕوونە دوای مردنی ئەبێنێ ساحەی مەحشەری ئەبینێ ناو قیامەتی ئەبێنێ ناو جەهەنەم و بەهەشتی بینیوە بۆیە ئەی عەبد بزانە چۆن ڕێبازەکەی ڕەب العالەمین ئەگریت و چۆن بەرەو پیری ئەڕۆی چۆن خۆت ئەپارێزی ئەفەرمێ سەبیلی خوا ڕێگای خوا ئاوا کراوەتەوە لە ڕێگاشەوە ئەنواع سەبیل و ڕێگە هەن ئاگاد لێبێ سەبیلی خوا جوان بگرە نەبادا بکەویتە ناو ئەو چاڵ و چۆڵ و ئەو ڕێبازە پیسانەی کە دەوری سەبیلی خۆیان گرت ئەگەر ئێمە لەمە دووە ئەم ئاەتە پیرۆزانە بخوێنینەوە ئەبێ بەم ڕۆحەوە بیان خوێنینەوە کە سەید تایە خوێندوێتیەوە ئەویش ئەوەی ئینسان چاوەکانی بنووقێنێ و هەستکە ئەبێ چه حرەکەیەک تۆزێ بوومە لەرزەیەکی بەسیط ڕوو ئەدا ئێمە سپرز ئەبین ئەبێ حرەکەی ئەو ڕۆژە چەند بەهێز بێ کەوا بکە لە کێوەکان بەرباد کات و بیان کاتە تۆز ئەبێ چەند زەحمەت بێ ڕۆژێک کە ئینسان خۆی بۆ ئامادە نەکرد بێ منەڵتیایە پیر بێت و ئاسمان تایە شەق ببە بەڕاستی ئەمە کارێکی زۆر گەورەی ئەوێ خۆ هەڵماڵینی ئەوێ هیممەتی بەرزی ئەوێ کە ئینسان بتوانێت خزمەتی دین و دینداریەکەی بکە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانە خوا فرسەتێکی زۆر گەورەی پێداوین کە بتوانین بۆ ئەم ڕۆژگارە سەختانە خۆمان ئامادەکەین دینداری جوان تاعەتی جوان عەبدایەتی جوان ذیکر و ئەورادی جوان قورئانی جوان خوا حەیفنی ئەم مانگە بەسەرمانە تێپەڕێ خەیاڵیشمان کۆنتڕۆڵ نەکردوێ خەیاڵ نە کۆنتڕۆڵی شاشەکەت کە ئەبێ خەیاڵیشت کۆنتڕۆڵ کردوێ ئەبێ جوهد و جیهادێکی زۆر گەورەت کرد بێ لە تەربیەی خۆتە هەتاوەکو بتوانی لەم ناڕەحەتیانەی ڕۆژی ئاخرەت ڕزگارت ببێ بەڕاستی ئینسانی موسڵمان ئەبێ زۆر وریایانە مامەڵەکە هەتاوەکو ڕەب العالەمین دەروی خەیری لێ ئەکاتەوە بەتاتی ئەم کاتانەی کە کاتی پڕخەیرن ئەبێت تەنها لە خەیرە سەرفی کردب ناکرێت کەسی موسڵمان ئەم مانگە جوانە بەسەریا تێپەڕێ و ئەم ڕۆژە سەختانە چاوەڕێکەن کەچی ئەمیش بێ ئاگا و خەوتوو بێ یان کافران و بێدینان توانی بێتیان لەم جەنگەیە لە مانگی ڕەمەزانە تۆ بشکێن
لە مانگی ڕەمەزان ئاماڵەکانی هەموو جەنگەکانی ئومەتی ئیسلامی جەنگی نەسرەتە دیقەت ئەدەی غەزای بەدرە فەتحی مەککەیە هەموویان لە مانگی ڕەمەزانە دەی تۆش ئەی عەبد فەتحی دڵت کە نەسرەت لە لای خواوە لەم مانگا دێت خۆت بخەرە بەر نەسرەتی ڕەب العالەمین زاڵ بە بەسەر کافران و بێدینانە سەبیلی خوا بە جوانی بگرە پەنا بگرە بەو سەبیل و لەو سبولانەی کە بە دەوری ڕێگای ڕاستەقیم و شەقامی جوانی ئیسلامەوە هەن خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەم مانگە پیرۆزەیە لە یەکەم ڕۆژی ئەم مانگەیە ئێمە بە زمانی بە ڕۆژەوە بە کۆڵی گوناهەوە قاچمان خسوەتە نە ئەم مانگە پیرۆزە و هانای زەعیفی و فەقیری و زەلیلی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە تو گەورەی خۆت لە گوناهەکانمان ببوورە یا ڕەب العالەمین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و هەر کردمان عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت پاکمان کەرەوە لەسەر جەمی گوناهەکان یا ئیلاهی نێوچەوانمان بگرە بۆ خەیر و لێمان ڕازی بە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئیلاهی چۆن عمرت داین و لەم مانگا کۆت کردینەوە ئاوا یا ئیلاهی هیدایەتمان بدە نێوچەوانمان بگرە بەرەو جوانترین تاعەت و عەبدایەتی یا ڕەب العالەمین بەخوا پەروەردگارە ڕوومان نییە بڵێن بە حورمەتی نوێژەکانمان و بە حورمەتی ڕۆژوەکانمان و بە حورمەتی قورئان خوێندنمان عەفومان کە بەخوا پەنا بەر ڕەحمی خۆتە هێنین پەنا بەر ڕەحمی جوان و کەڕەمی کەماڵت ئەهێنین یا ئیلاهی بەم گەنجە جوانانە و تەوبەی دڵیان یا ئیلاهی هانات بۆ ئەهێنین بەم مناڵە بێگوناهانە هانات بۆ ئەهێنین بەم وەسپیانە یا ئیلاهی هانات بۆ ئەهێنین تو گەورەی خۆت خوائیان دوعاکانمان قبول کە دەرگاکانی خێر بەسەرمان بکەرەوە لێمان خۆش بە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت لە قورئانەکەی خۆت حاڵیمان کە یا ڕەب العالەمین بمان گێڕە لەو عەبدانەی کە تەتەبور ئەکەن لە قورئانە و لە خزمەتی قورئانە ڕائەوەستن یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەم مانگە مانگی قورئانە بەخوا پەروەردگارە مەشاغیلەکان زۆرن تۆ خۆت نێوچەوانمان بگرە بمان کەرە خزمەتکاری قورئانی خۆت یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای گیان ئەو کردەوە بێئەدەبیانەی کە بەرزمان کردەوە لە حەزوری تۆیە داوای عەفوت لێ ئەکەین خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کە گوناهێ لەمەوە دوائیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبولمان کە یا ئیلاهی لەم یەکەم ڕۆژی ڕەمەزانە سڵاوی ئێمە بگەیەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە سڵاوی دڵی ئێمەی پێ بگەیەنە ئشتیاقی دڵی ئێمەی پێ بگەیەنە مەحەبەتی دڵی ئێمەی پێ بگەیەنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئێمە ئومەتی ئەوین لەم ئاخری زەمانەوە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی بەسەر ئومەتا ببارێنە یا ئیلاهی ئومەتەکەی خۆشەویستمان لە ناڕەحەتیایە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە هانامانەوەرە بمان خەرەوە سەر قاچەکانی خۆمان ئولفەت لە بینمانە دروست کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خۆشەویستانمان ببوورە لە گوناهی خێزان و مناڵ و ئەولادمان ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە ئەو مردوانەی کە بێناز و بێکەسن و کەس نییە بەهانایەنەوە بێ یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت لیان ببوورە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت یا ئیلاهی عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت ڕۆژەکانمان لێ قبول کە تاعەتەکانمان لێ قبول کە عەبدایەتەکانمان لێ قبول کە و لێمان وەرگرە یا ئیلاهی ئێمە بە تەوبەکارەکانی ئەم مانگە قبول کە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بۆ چرکە ساتێ مەمان دەرەدەسی خۆمان خوایە مەمان دەرەدەسی خۆمان یا ڕەب العالەمین یا ئیلاهی بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ئێمە لەبەر خاتی تۆ بە زمانی بە ڕۆژەوە لەم ڕۆژە کۆبووینەتەوە لەم مزگەوتە دەیا ئیلاهی ڕۆحمان دڵمان هاواری خۆشەویستی تۆ ئەکا دڵمان پڕکە لە خۆشەویستی خۆت و ئەم دوعایانەمان قبول کە یا ڕەب العالەمین خوای گیان ئەم دوعایانەمان قبول کە خوای ئەم دوعایانەمان قبول کە
آمين آمين، والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهی گەورە لە گوناهی منیش و ئەوش بوورێ و خوا لێمان قبول کە.